بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەکەینەوە بۆ شەنوکەوتکردنی بابەتێکی زیندوی ئەمڕۆی گیانی ئیسلامی هەروەها یەکێک لە پرانسیپە ئابووریەکان کە ئابووری ئیسلامی پێ ناسرێتەوە ئەویش خەسڵەتەکانی ئابووری ئیسلامیە ئەمانەوێت لەم ئەڵلقەی بەرنامەی ژێرخاندا تیشک و فۆکەس بخێنە سەر هەموو ئەو ڕەهەندانی کە لە پشت ئابووری ئیسلامیەوە هەن بۆ بەگەڕخستنی ئابووری تاکەکەس دوجار ئەو پرۆژانەی کە لە ڕێگەی پرۆگرام و پلانی استراتیژیەتی ئابووری ئیسلامیەوە لێی دەکەوێتەوە چۆن کۆمەلگا لە کۆمەڵە قەیرانی دارایی ڕزگار دەکا هەروەها چۆن دەتوانێت ئابووری ئیسلامی ببێتە سەرچاوەیەک بۆ ئەوەی دەواازەیەک بێت سەرچاوەیەک بێ بۆ ئەوەی کۆمەلگا لە ڕووی ئابووریەوە پشت بەخۆی ببەستێ پێشاتە ئابووریە نەخوازراوەکان کە لە ئێستادا ناوزەند دەکرێت بە قەیرانی دارایی تەنگی پێڵ نەچنێ لە ئێستادا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت کە 4 بۆ 5 ساڵە کەوتونەتە ژێر قەیران و سکەڵ گوشینی هاوڵاتیانەوە ئەویش بەهۆی ئەوەی کە ئابووریەکی استراتیژی ڕوونمان نەبووە هەروە ژێرخانێکی ئابووری تۆکمەش نەبووە وەک بەشێک لە ئابووری ناسانیش دەوترێت کە دوورکەوتنەوە لە ئابووری ئیسلامی زۆر کات ئەمە دروست دەکات کە زۆرتر خواردنی سەری ئابووری ئەو سوەیە کە زۆر کات لە زۆر سیستمدا پەیڕەوەکرێت بەڵام ئابووری ئیسلامی بۆ ئەمە دەواازەی زۆر باش و سەرکەوتوانەیە ئێمە دەمانەوێت لە دوو ئەڵلقەدا ئەمڕۆ هەوڵەدەین بەشێک تیش بخەینە سەر خەسڵەتەکانی ئابووری ئیسلامی ئیشەڵا لە ئەڵلقەی داهاتووتریشدا تاوکاری ئەم بەرنامەیە چووکە باسەکە زۆر هەڵەگرێ لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئەبووبەکر پێنجوێنی پسپۆڕی ئابووری ئیسلامی شەنوکەوی ئەم بابەتە دەکەین کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوونتان ئەمێ سەرەتا بپرسم ئابووری ئیسلامی خۆی چییە و چی لە هەکبەیدا هەیە کاک دکتۆر بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين بەرلەوەی پێناسە بکەین ئەوەی کە لە هەبگەی ئابووری ئیسلامیدایە بریتیە لە دەستەبەرکردنی خۆش گوزەرانی ئامانجی گەورەی ئابووری ئیسلامی دەستەبەرکردنی ژیانێکی لایەق و شایستەیە بۆ تەواوی هاوڵاتیانی کۆمەلگای مرۆڤایەتی و بێگومان پێناسەی ئابووری بریتیە ئابووری ئیسلامی پێناسەکەی بریتیە لەو زانستەی کە بەدوادا چوون دەکات بۆ دەستەبەرکردنی حەز و پێداویستیە مادی و ڕوحیەکان بە پێی پرینسیپ و ڕێگا دروستەکانی شریعەتی ئیسلام لە چوارچێوەی ناز و نیعمەتە خواییەکان بە ئومێدی دەستەبەرکردنی خۆشگوزەرانی و ئاسوودەیی بۆ مرۆڤ بۆ ئێستا و بۆ داهاتووی بۆ دنیا و بۆ دواڕۆژی جوانە چۆن ئەمە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە بێگومان بڕبڕەی پشتی هەر ئابووریەک لە دنیاە بریتیە لە سەرمایە ڕاست سەرمایەش ئەگەر سەرنج بدەین ماڵ و دارایی خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە جوانترین وەصف و وێنای کردووە کە بە بڕبڕەی پشتی تاک و خێزان و کۆمەلگا ناوزەدی کردووە وەکو دەفەرمێ وەلا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما وارزقوهم فيها وقولوا لهم قولا معروفا خوای گەورە فەرمێ ماڵ و دارایەکانتان نەدەنە دەست خاڵکانێکی کاڵفام نەزان ناتێگەیشتوو کە نازانن بە شێوەیەکی جوان و دروست تەوزیفی بکەن و وەبەرهێنانی پێ بکەن کام ماڵ و دارایی ئەو ماڵ و دارایەی کە بووەتە هۆکاری قیوام و وەستان و سەربەرزی ئێوە لە ژیانە و بۆ ئەمەش خوای گەورە ئەفەرمێ وەرزوقوهم فیها نافەرمێ مینها فیها و مینها جیاوازیەکی گەورەیان هەیە جیاوازی لە مینهایە ئەوەیە لە خودی ماڵەکە خەرج کرێ بۆ خاوەنەکانی کە جۆرێک لە سەفەه لە ناتێگەیشت و لە نەبوونی کەماڵ و ڕشت و فامیدەیان نییە بەڵام فیها یعنی وەبەرهێنان و ئیستیسمار بەو ماڵ و داراییە بکرێت
بۆ ئەوەی قانزاجێک دەستەبەر بکە لە خودی قانزاجەکە هەم خەرجی بۆ خاوەنەکەی بکرێ هەم پارێزگاریش لە سەرمایەکە بکرێت. بێشک ئەمەش پێویستی بە پلانی تۆکمە هەیە بۆی ئەم ئاەتە بچێتە بواری جێبەجێکردنەوە کۆمەڵێک کەسانی تەواو ژیر لە بواری ئابووری بەگەڕ بخرێ. ئەم بەگەڕخستنە خودی پرۆسەکەیە. ئەم پرۆسەیە چۆن ئابووری ئیسلامی پلانی بۆ داناوە بیخاتە بواری جێبەجێکردنەوە، هاوڵاتیەکان چۆن ئەم سەرمایەیان بخەنە دەست ئەم کەسەی کە ئاەتەکە ئاماژەی پێدا. گومانیتیان نییە، یعنی یەکێک لە میکانیزمەکانی سەرکەوتنی هەر پرۆژەیەک لە دنیاە، ئابووری بێت یا سیاسی بێت یا سەربازی بێت یا پەروەردەیی بێت، بریتیە لە سامانی مرۆیی. جوانە. کەسی تێگەیشت و پێگەیشت و شایستە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە منەتی خۆی ئەخاتە سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە گەورەی و عەظەمەت و جەلالی خۆی پشتیوانی کردووە و هەروەها موسڵمانانیشی کردوتە پشت و پەنا و هاوکار و یاریدەدەری ئەو. یعنی وەکو ئاماژەی پێدا هو الذي ئەیەدەکە بنەسڕه وبالمؤمنین. یعنی ڕۆڵی باوەڕداران لە سەرخستنی پەیامی بانگەواز و پشتیوانیکردنی پەیامەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانی پیرۆز نادیدەی نەگرتووە. و هەروەها لە دنیای ئابووریشە پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم دەفەرمێ نعم المال الصالح للرجل الصالح. باشترین ماڵ و داراییەکی چاک وەختێ چاکە کە لە دەست مرۆڤێکی چاک و پەسەند و سەرڕاست و وەفادارا بێت، دڵسۆز بە خەڵک و خاک و کۆمەلگا. یەکێک لە سیمان ناشیرینەکانی دنیای سەرمایەداری ئەمڕۆ بەداخەوە بریتیە لەو چاوچنۆکیەی کە سەرمایەدارەکانمان هەیەە بە شێوەیەکی گشتی لە ئاستی جیهانە، و بەشێکی دیکەی بریتە لەو قۆرخکاری و خودپەسەندی و ئەنانیەتەی کە ئەمڕۆ کۆمەلگای مرۆڤایەتی بەرەو سەرە و لێژێکی گەورە بردووە لە ڕاستیە. و گەورەترین بەڵگەش بۆ ئەمە یعنی وەک ئەوەی کە لە پرۆژەی بوژانەوە و گەشەپێدانی ئابووری نەتەوەیە گرتووەکانە هاتووە 57 ساڵ بەر لە ئێستا. ئەوان بڕیاریاندا کە لە ماوەی 15 ساڵە قەڵاچۆی هەژاری بکەن، ڕێژەی هەژاری و نەداری کەم بکەنەوە. بەڵام نەک نەیانتوانی ڕێژەکە کەم بکەنەوە، بەڵکو لە ئێستای کۆتایی ساڵی 2018 کە بەسەرمانە تێپەڕی ڕێژەی هەژارەکان لە دنیاە بۆ 1,300 ملیۆن کەس بەرز بوویەوە. یعنی نزیکەی ڕوبعی کۆمەلگای مرۆڤایەتی کە ئاماژەکان لە پشتی بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری ئەوە نییە کە ئێمە گرفتاری دەستی نەبوونی یا کارەساتی سروشتی یا ڕوبەڕووبوونەوەی هەژاریەکی ڕاستەقی نەبوو بێتین، بەڵکو لە بەرابەر ئەم بەرزبوونەوەی باڵانسی هەژارەکان باڵانسی سەرمایە و سەرمایە گوزاری و زەبەلاحی دەوڵەمەندەکان لەسەر ئاستی تاکە کەس، لەسەر ئاستی کۆمپانیاکان، لەسەر ئاستی دەوڵەتانی دنیا ڕێژەیان زیادی کردووە و خاوەنی سەرمایەکی خەیاڵین. بۆیە عنسوری مرۆڤێکی دڵسۆز، ئەمین، سەرڕاست، وەفادار لە دنیای سەرمایە گوزاری و ڕاستکردنەوەی باڵانسی ئابووری لە کۆمەلگایە عنسوڕ و پێکهاتەیەکی ئەساسیە. باشە، ئەمە چۆن ئەگەر ئەمە دەستەبەر نەکرا لە ئابووری ئیسلامیە پلان چییە بۆی کە ئەم جۆرە کەسانە بخرێتە سەرسکە؟ بۆ نمونە فۆکەسەکە ورترکەینەوە. لە هەرێمی کوردستان بێگومان خەڵکی هەرێمی کوردستان زۆرینەی هەرە زۆری موسڵمانە و حەزەکە پارێکی حەڵاڵ بێتە گیرفان و ناوماڵ و خانەوادەی. بێگومانیش ئەگەر پرۆژەیەکی ئابووری هەبێت ئیسیسماری تیا بکرێت و دەستێکی ئەمین هەبێ، بێگومان زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان پارە خەنە چنگی ئەو کەسەوە. ئەمە بۆ تا ئێستا نابینرێت. بۆچی ئابووری ئیسلامی وا کزە؟ بۆچی وەکۆی بەڕێزت باست کرد چاوچنۆکی سەرمایەداری کایەکانی هەموو جیهانی گرتوێتەوە بۆ ئابووری ئیسلامی زۆر بەلاوازی دەرەکەوێت؟ بێگومان ئابووری لە خودی خۆیە پێویستی بە کەشێکی ئارام هەیە. هەمیشە وتراوە سەرمایە ترسنۆکە. لە دنیایە کە
سەر هەڵنادا کە هەست بە ئارامی و ئاسایش نەکات. هەرێمی کوردستان لە خودی خۆیە بە کۆمەڵێک قۆناغی دشبەیەک و دژوارە تێپەڕیوە. هەر لە قۆناغەکانی سەرەتای دروستبوونی هەرێمی کوردستان بۆ ماوەیەکی درێژخایان شەڕی ناوخۆ هەبووە، دواتر کێشەی قۆڕخکاریمان هەبووە لە نێوان هەردوو حیزبی دەسەڵاتە بە شێوەیەکی گشتی و دەرفەت نەدراوە بە سەرمایە گوزاریکردن لە هەرێمی کوردستانە وەکو پێویست، بەڵکو ئەگەر لێرە و لەوێ هەندێ جار سەرمایە گوزارەکان توانی بێتیان یا نیازیان کردبێ پرۆژەیەکی زیندوو خاوەن پەیام بە خزمەت بۆ کۆمەلگا لە هەر ڕەهەندێکی کشتتوکاڵی پیشەسازی بازرگانی جۆرایەتی و نەوعەیەکی گەورە بێگومان زۆرجار ڕوبەڕووبوونەوەی خواست و داوای خەیاڵی بوونەتەوە. بۆیە ئەمە هۆکارە بۆ دروست نەبوونی پرۆژەی ئابووری گەورە لە هەرێمی کوردستانە و لەمەش هۆکار مەترسیدارتر ئەوەیە کە خودی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەمڕۆ خاوەنی پرۆژەی ئابووری نییە کە گەورەترین پرۆژەیە خزمەتی گەشەی ئابووری بکە لە وڵاتانی دنیاە بریتێ لە سیستەمی بەنکی. سیستەمی بەنکی لە وڵاتی ئێمەیە ئەگەر ئێمە بیچوێنین بە مرۆڤێک وەکو مرۆڤێک وایە کە دوو جار جەڵدە لێیدا بێت. یعنی مرۆڤێکی مەشلول بەهۆی جەڵدەی دەماغەوە بەهۆی جەڵدەی دڵەوە بۆ خۆی ئەبێ ئاو بتکێنینە دەمیەوە، نە ئەوەی کە ئێمە چاوەڕوانی لێ بکەین ئەو وەسیلەی خۆشگوزەرانی و بژێوی خۆی و خانەوادە و دەوروبەرەکەی بێ. سیستەمی بەنکی سیستەمێکی نابودکراوە، سیستەمێکە وەکو دوکانێکی بەتاڵ، وەکو چوارچێوەیەکی خاڵی. پرۆژەی بەنک و سیستەمی بەنکی لە جیهانە وەکو بەنداوی ئاوی وایە. بەنداوی ئاوی بۆیە لە جێگایەکە کە جێگەی ئەوەیە سەرچاوەی ئاو بێوت و ئاوی تێدا کۆ ببێتەوە، دێن لەوەیە بربەستێک دروستەکەن تا کەم بەکەم ئەو بربەستە گەورە ببێت جوانیەک لە ڕووی سروشتەوە بدا بە ناوچەکە و بەدەر لەوەش لە ڕووی خزمەت گوزاریەوە بتوانێت ڕوبەرێکی گەورە لە کشتتوکاڵ لە گەشتیاری لە سامانی سروشتی لە خودی خۆیان کۆ بکاتەوە. بەڵام لە وڵاتی ئێمەیە بەداخەوە سیستەمی بەنکی بە شێوەیەکی زۆر خراپ و بە شێوەیەکی ئامانجدارانە لێی دراوە تا بۆتە دووکانێکی بەتاڵ و چوارچێوەیەکی خاڵی. لە بری ئەوەی کە ئێمە گرنگی بە سیستەمی بەنکی بدەین بۆ بوژانەوەی ئابووری بە پێچەوانەوە بیرمان لە تەهریب و ئەو دیوکردنی ماڵ و سامانی هەم گشتی هەم تاکە کەسی کردوتەوە. بۆیە لە دنیای ئابووری و سیستەمی ئابووری جیهانە ئەوترێ لا ئیقتصادە بلا بەنک، بەبێ بوونی بانک و پرۆژەی بانکی ئابووری نابێت، بوونیشی نابێت. زۆر باشە. ئەمەوێت کاک دکتۆر جیاوازێ بکەین لە نێوان ئابووری ئیسلامی لەگەڵ ئەم پرۆژەی سەرمایەداریە. ئابووری ئیسلامی لەگەڵ سەرمایەداریە چ جیاوازیەکیان هەیە؟ گومانیتیان نیە. سیستمی سەرمایە ئێمە بۆ هەر جۆرە ئابووریە کە ناومان هێنا ینی پاشگرێکی هەیە کە ئەویش ئاماژەیەکی ئایدۆلۆژیە. کاتێککە تۆ ئەڵێی ئابووری سەرمایەداری یا ئابووری ئیشتراکی یا ئابووری ئیسلامی یعنی دید و دنیابینیەک بەپێی ئەو سیستەمە سەرمایەداریە، بەپێی ئەو سیستەمە ئیشتراکیە، بەپێی ئەو سیستەم و دنیابینیە ئیسلامیە ئاراستەیەکات. لە ئابووری سەرمایەداریە عنسوری یەکەم بریتە لە تاک کرد بووەتە هۆکاری قودانی ئابووری جیهان. تاک بووەتە هۆکارێک کە بەرژەوەندیە گشتیەکان لە بەرابەریەوە لە مەترسیان. و ئابووری سەرمایەداری ئەمڕۆ دنیایەک عیب و عاری لەگەڵ خۆی هێناوە و خۆیشیان ئەوانەی کە ڕائید و پێشەنگی دنیای ئابوورین لە زانایانی گەورەی ئابووری ناسی ڕۆژئاوا بەردەوام خەریکی گۆڕانکاری ئیسلاحات چاکسازین لە سیستەمی ئابووری خۆیانە کە دوایین سەیحات و هاواریان ئەوەیە کە داواکەن دەوڵەت دەخاڵەت بکە لە هەندێک جێگایە بۆ ئەوەی سەرمایەداری جیهان قوت نەدا، ڕێژەی هەژاری و احتیکار زیاتر نەکا، قۆرەخکاری و چاوچنۆکی زۆرتر بەرهەم نەهێنێت. و لە هەندێک جێگایشە کاتێکە قەیرانی ئابووری لە دنیای سەرمایەداریە ڕووی داوە. بۆ نمونە لە دوای قەیرانی ئابووری ساڵی 2008ەوە
یعنی هەندێک وڵاتانی دنیا و ئەمریکاش لە پێش هەمویانەوە ڕاستەوخۆ دەوڵەتی ئەمریکی دەخاڵەتی کرد لە ڕزگارکردن و ئینقاذی هەندێک لە دەستگادارایی و بەنکە جیهانیەکانە لە ڕاستیە. بۆیە ئەتوانین بڵین ئابووری سەرمایەداریش گۆڕانکاری زۆری لە خۆیان کردووە، بەڵام بێگومان جیاوازی گەورە و زۆری هەیە لەگەڵ ئابووری ئیسلامیە. ئەتوانین چەند نقاتێک باسکەین؟ گومانی تیانە یەکێک لەو جیاوازیانەی کە ئابووری ئیسلامی هەیەی و پێی ئەناسرێتەوە ئابووری ئیسلامی ئەوەیە کە وەکو بنەمایەکی ئەساسی بۆ ئابووری کار لەسەر ئابووری و خاوەندارێتی تاکە کەسیەکات، بەڵام ئەم خاوەندارێتیە کۆمەڵێک قەید و بەندی هەیە. ئازادی تاکە کەسیمان هەیە، بەڵام بە کۆمەڵێک قەید و بەندەوە. ویستم باسی ئەوە کەم تۆ باسی لە تاکرد ئەمێ بشزانم کە تاک لە ئابووری ئیسلامیە چ مافێکی پارێزراوە. باست کرد کە ڕژێمی سەرمایەداری ئیش لەسەر قازانجی تاگەکە. ئەی تاک لە ئابووری ئیسلامیە چ مافێکی هەیە؟ گومانی تیانە ئابووری ئیسلامیش ڕێس لە تواناکانی تاکەگرێ تا ئەوەی کە کەسێک بتوانێ تا لووتکەی سەرمایە گوزاری بڕوات و بتوانێ ببێتە خاوەنی ملیۆنەها، خاوەنی ملیارەها، بەڵام بێگومان بە کۆمەڵێ قیود و کۆتوبەندەوە. تا چەنە وتێ ڕاستە ئەوتێت لە ئابووری ئیسلامی بوورە کاک دکتۆر، قسەکەت دواتر پێڵم تەواویکەی، بەڵام ئەژوترێت لە ئابووری ئیسلامیە یەکەی لەو خاڵانی کە زۆر جەختی لێکە نابێ پارە لای یەک کەس بێ، پارە نابێت لای تاک بێ، وایە؟ گومانی تیانە مەسئلەی بوونی درا و سەرمایە گوزاری ئەمڕۆ لە جیهانی دواکەوتوی ئێمەیە، یعنی بەم شێوەیە مامەڵەی لەگەڵەکرێت. ئەم شێوەیە وەکو بڵێ مامەڵەیەکی زۆر کۆنە، زۆر ناجوانە لە ڕاستیە کە تا ئەمڕۆ لە کوردستانی ئێمە هەر خەریکی قایمکردنی پوڵ و پارەین و لەم ساڵانەی کە بە ساڵانی وەکو بڵێ سینینی عیجاف و هەژاری و نەداری و ئەزمەی دارایی بە حساب ناوزەدمان کرد، بەڵام یەکێک لە پڕفرۆشترین شتەکان لە هەرێمی کوردستانە بریتی بوو لە قاسە. و بێگومان قاسەش ڕۆڵی ئەوەیە کە پارەی تیا بند کرێ، زیندانی پارەیە قاسە لە ڕاستیە، کە ئەمە ئەسەفێکی گەورەیە لە خودی خۆیان. پێشەوە عومەر قسەیەکی زۆر جوانی هەیە، خوای لە ڕازی بێ، ئەفەرمێ من پێم وایە ماڵ و دارایی ئیسلاح ناکرێت، ڕێچکەی دروستی خۆی ناگیرێتە بەر مەگەر بەم سێ جۆرە لە مامەڵەکردن ئەن یؤخەذە بالحەق، لە هەر کەسێکمان وەرگرت مافی وەرگرتنیمان هەبێ بە حەق وەری بگرین، نەک بە ناحەق و ناڕەوە، و ئەن یوعطا فی حەق، بە هەر کەسێکماندا جێگەی بکەینەوە و بە حەق بیدەینێ، و ئەن یمنع من باطل، لە ناحەقی بیپارێزین. یعنی ماڵ ئامرازێکی گەورەی خۆشگوزەرانی ئینسانە و ئامرازی پێشکەوتنی تاک و کۆمەلگا و گەشەپێدانی مرۆییە بە شێوەیەکی گشتگیر. بۆیە ئەبێ ماڵ حرمەتی بگیرێت و لە شوێنی خۆیان مامەڵەی پێوە بکرێت، لە دەستی تاکە کەسا بێت یا لە دەستی گشتیا بێ، بەرژەوەندی تاک لەگەڵ بەرژەوەندی گشتی. لە ئیسلامە ئەم دوو جۆرەمان هەیە لە بەرژەوەندی. لەکوێیە بەرژەوەندی تاک شکستی خوارد بە مانای ئەوەی کە ڕوبەڕوو بوویەوە لەگەڵ بەرژەوەندی کۆمەلگایە یا لەگەڵ بەرژەوەندی دەوڵەت، لەوێدا ئێمە سنوور بۆ ئەو تاکە کەسە دائنین. بۆ نمونە کەسێک لە ئیسلامە ڕێگەی پێ نەدراوە بە ناوی وەبەرهێنان و بازرگانیکردن و ئاڵوگۆڕەوە بێت شتێک بەرهەم بهێنێ کە زەرەر و زیان بە کۆمەلگا بگەێنێت. بەرژەوەندی مرۆڤایەتی ژینگە و ژیان گیانەوەرانی دیکە بخاتە مەترسیەوە. بۆیە ئەمە ئامانجی گەورەیە لە ئیسلامی پیرۆزە، تاک ڕێزی ئەگیرێت وەک ئەوەی کە هێزی کار بێ، خاوەنی بیرۆکەی جوانی دارایی بێت، توانای وەبەرهێنانی هەبێت، لە دنیای ئیستیثمار و تەمویل هێزی پارەدارکردن بێ، هێزی وەبەرهێنان و بەکاربردنی پارە بێ، بەڵام بەمەرجی ئەوەی لە چوارچێوەی مەنافعە، خزمەتگوزاری و کاڵا و شمەکێکمان پێشکەش بکە کە جێگەی سوود و قبول و بەرژەوەندی تاک خێزان کۆمەلگا ژینگە و ژیانی مرۆڤایەتی بێت. زۆر باشە. کاک دکتۆرە وترێت بەتایبەت
لە 2010 کە زۆرتر ئەوروپا تووشی قەیرانی دارایی بوو ئەو بانکانی لەسەر سیستمی سەرمایەداری و بە سیستمی سوو ئەڕۆشتن بەڕێوە زەرەرێکی زۆریان کرد بێشک ئەوانەی پارەشیان تیادا نابوو هەر زەرەریان کرد دەوترێت چەند بانکێک کە بە بانکی ئیسلامی و بە سیستمی ئابووری ئیسلامی کاریان کردووە هیچ زەرەرێکی ئەو تۆیان نەکرد پلان چییە بۆی کە لە ئابووری ئیسلامیە پلان چییە بۆی کە زەرەر چۆن دەفعکرێتەوە و لە کاتی بوونی قەیران و بەڵایەکی لەو شێوەدا پلانی ئابووری ئیسلامی چییە بۆ دەرباز بوون گومانیتیان نییە ئێستا ئابووری ناسانی گەورەی دنیای ڕۆژئاوا بە شێوەیەکی گشتی ینی هاوار و ناڵەیەکی گەورەی نەبیستراویان هەیە هاوار و ناڵەی گەورەی ئەوانیش ئەوەیە کە ئەڵێ ئێمە ئەبێ ئابووری لە چنگی قومار لە چنگی ئەوهام لە چنگی خەیاڵات ڕزگاری بکەین و یەکێک لەو ئابووری ناسانەی دنیا کە توانی خەڵاتی نۆبڵ وەربگرێ تەنها معلومەیەکی کورت و پوختی پێشکەش کرد کە ئیسلام 1400 سکاڵە بانگەشە بۆ ئەو ڕاستیەکە کە ئەویش ئەڵێت النقود لا تەلید النقود پوڵ و پارەی نابێت کەواتە ناکرێ تۆ پارە بە پارە لەسەر ئەساسی زیادە مامەڵی پێوە بکەیت ئەمە بەداخەوە تا ئەمڕۆ هاوارێکی نەبیستراوە لە ئەوروپا لەگەڵ ئەوەی کە بیرمەندە گەورەکانیان مەترسی ئەمانیان خستۆتە ڕوو لەگەڵ ئەوەی کە دەیان و سەدان ڕێکخرا و گروپی خۆبەخش هەن بۆ محارەبەکردنی ڕیبا لە قوڵایی ڕۆژ ئاوایە من کتێبێکم لایە بە ناوی صیناعەت الڕیبا کە چۆن پیشەسازی ڕیبا و بەرهەمهێنانی ڕیبا کاری لەسەر کراوە لە قوڵایی مێژووی مرۆڤایەتیە تا ئەمڕۆ بەداخەوە یعنی بەڵام ئێستا دژەکەشی پێش پیا بووە کە سەدان ڕێکخراوی خۆبەخشمان هەیە لە بازنەی NGO و چالاکیە مەدەنیەکانە بۆ دژایەتکردنی ڕیبا چونکە پێیان وایە ڕیبا سەرچاوەی کۆمەڵێک مامەڵەی وەهمیە بە شێوەیەکی گشتی بۆ نمونە ئێستا بەشێکی گەورەی جیهان ئەو گەمەیە کە لە چوارچێوەی بۆرسەیە ئاکرێ و بەداخەوە هەرێمی کوردستانی خۆشمان پێوەی مبتەلایە بەبێ ئەوەی داواکاری گشتی لایەنی پەیوەندیدا لە ڕووی یاساییەوە بەبێ ئەوەی خەڵکی معنی و خەمخۆر لە دنیای ئابووری و دەرکی خەمخۆری بۆ ژێرخانی ئابووری کوردستان هاواریان لێ بەرز بوو بێتە لەم چوارچێوەیە بریتێ لە یاریکردن لەسەر ئۆپشنێک خەیاڵاتێک یعنی تەنیا لەسەر جیاوازی نرخ داخڵە بێ بە سیستەمی بۆرسە مامەڵەیەکی خەیاڵیەکات ڕەنگە حیسابێکی بچووکی $1000 $5,000 $50,000 تا $100,000 هەبێ بەڵام مامەڵە بە $1,000,000 بە $100,000 بە $50,000 بە $10,000 ئەوەکات کە ئەمە دوجار کاڵاکە خزمەتگوزاریەکە دراوەکان هەمووی لە جێگەی خۆیەتی ئەم تەنیا وەکو قومارچیەک احترامان لە ڕووی ئەو بەڕێزانەی کە تێوە گلاون لە مەجالەیە یاری لەسەر جیاوازی نرخەکانەکەن ئەگەر نرخەکە بەرز بوویەوە ئیزافەی حسابەکەی پارەیەگەچێتە سەری ئەگەر نرخەکە دابەزی لە حیسابەکەی ئەو کەمەکرێتەوە کە ئەمە جۆرێکە لە ئەوهام بەڵام ئابووری ئیسلامی پشت بە ئەعیان بە ئەملاک بە خزمەتگوزاری مەنافع ئەبەسێت یعنی لە ئیسلامە ئێمە بەیعمان هەیە کڕین و فرۆشتنمان هەیە ئێمە شەراکەتمان هەیە بۆ لەسەر بنیادی پرۆژەی ڕاستەقینە بنیاد بنرێت ئێمە بەیعی سەلەممان هەیە لەسەر ئەساسی فرۆشتن پێش ئەوەی کە کاڵاکەمان بەدەست بگات لە فقی ئیسلامیە 3 جۆر مامەڵەمان هەیە لەسەر ئەساسی ثەمەن و موثمەن یعنی بەها و کاڵا لە بەیعی ئاساییە بەیعی مساوەمات یا بەیعی مورابەحە هەم کاڵاکە مەوجودە هەم بەهاکەی کە پۆڵ و پارەکەیە مەوجودە بەیعێکی ترمان هەیە کە بەیعی سەلەمە پارەکە مەوجودە تەقدیمیەکەین بەڵام بەیعەکە مەوسوفە وەصف کراوە و مەرجدار کراوە و بۆمان باس کراوە ساڵێکی دیکە لە مانگینۆیە 6 مانگی تر لە ڕۆژی فڵانە بە کوالەتی ئەوە بە جۆرایەتی ئەوە بەهای ئەو پارەی کە ئێستا ئەیدەین شتەکە لە بەرابەریەوە وەرەگرین یان جۆرێکی ترمان هەیە کە ئیستثناء و بۆ دروستکردنە ئەچێتە چوارچێوەی پیشەسازیەوە چ مقاولات بێ چ دروستکردن لە هەر کام لە بوارەکانی پیشەکانی دیکەیە بێ کە نە ثەمەن نە موثمەن نە بەها نە شتەکە هیچیان وەرناگیرێ ئینەما بەپێی ڕێوشوێن و کۆمەڵێ مەرج ڕێئەکەوین لەسەر دروستکردن بە پایان گەیاندن بە کۆتا گەیاندن
ئەوجا تۆ سوود لە خزمەت گوزاریەکە وەرەگری بەرامبەرەکەش پارە ئەدا کەواتە لە ئابووری ئیسلامیە شتێکمان نییە ناوی وەهم و خەیاڵات بێ هەموو شتێک لەسەر حەقیقەت بوونیاتەنرێ کاڵایەک خزمەت گوزاریەک شتێکی ڕاستەقینە کە پڕاوپڕ بەقەدەر بەهاکەی خۆی ببێت جوانە دەست خۆش مامۆستا بزانم بۆچی لە ئابووری ئیسلامیە سوو حرام کراوە بێگومان بابەتی ڕیبا و سوو بابەتێکی قوڵە لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار لەو ئاەتانەی کە باسی ڕیباکە بێجگەلەوەی بە قۆناغبەندی 4 قۆناغ ئاماژەی پێداوە دوجاریش 5 حکمی مەترسیدار دا ئەبەزێنێتە سەر خاوەنەکەی یەکەم ئینسانی مرابی و سوخۆر بە متەخەبیط ناوەبا یعنی مرۆڤێکی شپرس کە هاوسەنگی و تەوازونی خۆی لەدەستاوە الذين يأكلون الربا لا يقومون إلا كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس چۆن وەکەڵە شەیطان دەست لە یەکێکەوە شێنێت ئیتر سەر و بنی نامێنێ ئەو ئینسانە و هاوسەنگی خۆی لەدەست ئەدا ئەوانەی کە لە دنیای سوخۆریە مامەڵاکە ئەگەر سەیری بۆرسەکان بکەن سەیری بازاڕە هەواییەکان بکەن لە جیهانە ئەوانە نائارامترین ئینسانن نە شەویان لێ ئەڕوا نە ڕۆژیان لێ ئەڕوا نە لەگەڵ خۆیان نە لەگەڵ هاوڕێیان نە لەگەڵ خێزان و ماڵیان ئارامیان نییە هەمیشە خەیاڵیان لە لای بەرزبوونەوە دابەزین و هەندێک جار تووشی نەوبەی دڵی شەون یەکێکی تر لە هەڕەشەکانی قورئان بۆ ئەو جۆرە کەسانە بەداخەوە بریتێ لە مەحەق خوای گەورە ئاماژادا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ئەوانەی کە بە ڕیبا کارەکەن مەبەستیانە کە پارەکەی خۆی زیاد بکات سەرمایەکەی زیاد بکات بەڵام فەلا یەڕبو عیند الله لە لای خوا زیاد ناکە خوای گەورە لە ناویە بە يمحق الله الربا ويربي الصدقات والله لا يحب كل كفار أثيم محق بدو ما نادي بمعنى تقليل كم كرنوا أو أيوة زيادك بلام أم كم يكاتوا وهند جار بمعنى سرينوا ما يبوش كردن وإفلاس كردن كأم آياتنا أمر تفسيريا ناوي رودا وكاني آبوري وآقابون لبازاري بورسي جيهاني وآقابون لبازاري دراو لهرمي كردستان ولشوينكاني تري دنيا مصداقيتي أم آية بيروزمان بو نشانة دات ويكي كتر لهرشكان كخوائك لإنساني مرابي متهم يكات بكفر يا أيها الذين آمنوا اتقوا الله وذروا ما بقي من الربا إن كنتم مؤمنين يعني دسبردار بوني ربا قورآن کردوێتە مەرجی ئیماندارێتی یعنی ئەو کەسەی لەسەر ڕیباخۆری و سوخۆری بەردەوامە ئەبێ ئیتر ئیدعای ئیمان نەکا و خەسڵەتێکی دیکەی معاذ الله ئیعلانی شەڕی خوا و پێغەمبەرە کە خوای گەورە داواکە مسلمانان دەستبەردار ببن لە ڕیبا بەڵام فإن لم تفعلوا فأذنوا بحرب من الله ورسوله وإن تبتم فلكم رؤوس أموالكم لا تظلمون ولا تظلمون ئەگەر نەتانتوانی دەستبەردار بن ئەوە خۆتان دڵنیا بکەنەوە کە لە شەڕێکی گەورەیان لەگەڵ خوا و پێغەمبەرە بێگومان ئەگەر مرۆڤیش خۆی بخاتە بەرەی شەڕ لەگەڵ خوا و پێغەمبەر حتمما تەرەفێکی دۆڕا و خاسرە بێخوا پەنامان بات و لەمەش مەترسیدارتر بەڵێن و ترساندنی خوا بۆ ئەوان بە ئاگر ئاگری دۆزەخ ومن عاد فأولئك أصحاب النار هم فيها خالدون وفلسفة تحريم ربا يعني هۆکاری ئەوەی کە ئیسلام بۆچی ڕیبای حرام کردووە بێگومان ڕیبا جگەلەوەی کە سەرچاوەی زۆرێک لە ستەمکاریەکانە زوڵم بەرقەرارەکات لە بەرابەریشەوە قیەم و بەها جوانەکانی مرۆڤایەتی لە هاوکاری لە چاکەکاری لە دەستگرۆیی لە هاریکاری لە مێهرەبانی و بەخشندەی ئەخاتە ژێر پێوە چونکە مرۆڤی ڕیبا و سوخۆر ئامادە نییە بە گیانی بەخشین بە گیانی قەرزپێدان بە گیانی بۆ خەرجکردن و هاوکاری لەگەڵ دیگەران و دەوروبەرەکەی خۆی مامەڵە بکات ئینەما هەمیشە چاوی لە زیادەی سەر پوڵ و پارەکانی خۆیەتی لە ڕوویەکی تریشەوە زانستی ئابووری بۆی سەلماندوین کە ڕیبا هۆکارێکی گەورەیە
لە داڕوخان و تەدەهوری حاڵەتی ئابووری بە شێوەیەکی گشتی چونکە ئەگەر ئێمە نەمانتوانی بە شێوەیەکی ڕاستەقینە سەرمایەکانمان ئاراستە بکەین لە دنیای وەبەرهێنانە تا کاڵایەکی جوان شمەکێکی بەپێز و بەهێز لە ڕووی کوالەتی و چاکێتی و باشیەوە خزمەتگوزاریەکی نەوعی بەرهەم بهێنین خواست کەمەکەینەوە لە ناو کۆمەلگایە کە خواستمان کەم کردەوە مانای وایە داهات کەمەکەینەوە کە داهاتمان کەم کردەوە ڕێژەی بێکاری زۆرەکەین کە ڕێژەی بێکاریمان زۆر کرد مەساحە و ناوچەی هەژاری زۆرەکەین بەمەش کەتنێکی گەورەمان داوە لە ڕووی شکستی ئابووریەوە هەر لەبەر ئەمەیە کە زانایان لە ئیسلامی پیرۆزە بە هەموو چین و توێژەکانەوە لە هەموو زانایانی کۆن و نوێی سەردەمە جیاوازەکان بە هەموو مەزهەب و ڕێچکە جیاوازەکانی موسڵمانان هیچ دوو موسڵمانێک ڕای جیاوازی نییە لەبارەی ئەوەی کە ڕیبا حرامە و یەکێکە لە تاوانە گەورەکان. دەستخۆش دکتۆر بە حکمەوەی لە ئێستادا لەم سەردەمەدا بەشێکی زۆر لە خەڵکی وەلە و موسڵمانیشین بەڵام بە شێوەی ورتر ئاگادار نین کە چۆن پرۆسەی ئابووری خۆیان بپارێزن لە سوو ڕیبا ئەکرێت ڕوونتر پێمان بڵێ سوو ڕیبا چییە ئەو زانیمان بۆچی حرام کراوانە بەڵام بابزانین چۆن کەسەی نەکەوێتە ناو ئەم گوناحەوە چۆن خۆی بپارێزێت و ڕیبا نەکات. بەداخەوە ئەوەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە ئەگوزارێت یعنی کۆکردنەوەی سەرمایە و پوڵ و پارەکانمان وە جەنجاڵی ئەوەی کە ئەمڕۆ پێ ئەوترێ بازاڕی دۆلار لە هەرێمی کوردستان لە هەر سێ چوار پارێزگاکە و هەر 5 پارێزگاکەمان بە کەرکووک و هەڵەبجەشەوە بە تایبەتی ئەم سێ پارێزگایە یعنی جەمکردنەوەی پوڵ و پارە و مامەڵەکردن لەسەر ئەساسی پارە بە پارە ئەمە هۆکارێکی گەورەیە بۆ تووشبوونمان بە ڕیبا و سوخۆری بێگومان یعنی ئەگەر پارێکی عراقی بکەی بە دۆلار بێگومان ئەفوکەی بێگومان ئەگەر ئێمە لەم چوارچێوەیە ئاگامان نەبێت لە خۆمان تووشی ڕیبا و سوخۆری دێن وەکو پێشەوە عومەر خوای لە ڕازی بێت لە سەردەمی زێڕینی خۆیدا بەنێو بازاڕە ئەگەڕا ئەی فەرموو لا يبع في سوقنا من لم يتفقه في ديننا لە بازاڕی ئێمەیە کڕین و فرۆشتن نەکا کەسێ کە ئاگای لە دینەکەمان نەبێ ئەگەرنا تووشی ڕیبا و سوخۆری ئەبێ و بۆن و بەرامەی ڕیبا و سوخۆری ئەچێ بەسەریا بیەوێت یان نەیەوێ شاءە ئەم ئەبا بۆیە ئەو بەڕێزانەی کە مامەڵەی دراوەکەن لەسەر شێوەی ئاڵوگۆڕ یا حەواڵە ئەبێ ئاگایان لە چەند خاڵێکی بنەڕەتی بێت لە گرنگترینی ئەو خاڵانە بریتیە لەوەی کە یەکەم دەست بەدەستکردن ینی پارە ئامانج نییە ئامرازە کڕینی بەسەرەوە ناکرێت فرۆشی بەسەرەوە ناکرێت بەڵکو سەیرەفەیە ئیسلام لە ڕووی ناونیشانەکانەوە یەکجار ورد و دەقیقە لە مەجالی بەیعە لە مەجالی هەر عەقدێکی دیکەیە ناوێکی داناوە پڕاوپڕ بۆ ئەو شتە ئەگونجێ سەیرەفەش یعنی ئاڵوگۆڕی دراو جەنابەت دینارت پێیە منیش دۆلارم پێیە بەڵام من و تۆ یەکێکمان سەفەرێکی بۆ دروست بووە ئەچێتە وڵاتێک خاوەنی دینارە پێویستە دۆلار لەگەڵ خۆی بەرێت یا کاری بازرگانی هەیە کاڵا و شمەکێکی هاوردە کردووە بۆ ناو وڵاتەکە پێویستەکە دراوی ئەو وڵاتە یا دۆلار حەواڵە بکات بۆی ئێمە لەم کاتەیە کە ناچارین بۆ گۆڕینەوەی دراوەکان بە یەکتری ئەبێ دوو مەرجی ئەساسی لە بەرچاو بگرین یەکەم حازر بە حازری هەردوو دراوەکەمان دووهەم ڕەچاوکردنی نرخی ڕۆژ لە گۆڕینەوەی دراوەکەیە بۆ نمونە لە ئەمڕۆیە 100 دۆلاری ئەمریکی بە 120,000 دینارە و من ئەمەوێت 10,000 دۆلار بگۆڕمەوە بە ئیستلاحی بازار دەفتەرێ دۆلار بگۆڕمەوە
ئەبێ لە بەرابەر دەفتەرێک دۆلارەوە قبولی ئەوە بکەم 12 ملیۆن دیناری حازر بدەم بە بەرامبەرەکەم بەم شێوەیە ئەمە ڕێگای دروستە و زانایان لەسەر ئەمە هاوڕا و تەبا و کۆدەنگن وەکو یەکێک لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە یەکێک بوو لە عەشەرەی مبەشەرە کە ئەویش تەرحەی کوڕی عوبەیدوڵڵا بوو ئەفەرمێ لە خزمەتی پێغەمبەردا بووم صلی الله عليه وسلم لە بەقیع کە ئێمە کاری کڕین و فرۆشتن و بازارگەریمانە کرد پێغەمبەری خوا لە پێشمەوە ئەڕۆیشت و تەشریفی ئەبرد منیش وتم ڕوەی دەکە یا ڕەسوول الله ئەسئەلوکە سوئالا لەسەر خۆ بە ئەی پێغەمبەری خوا تا من پێت بگەم و پرسیارێکم لێت هەیە ئەویش پێغەمبەر صلی الله عليه وسلم لای کردەوە فەرمووی من پیاوێکم ئەکڕم ئەفرۆشم بە دینارە کڕم بەڵام کاتێک ئەی کڕم درهەمی ئەدەمێ بە دینار ئەفرۆشم بەڵام کاتێ وەریەگرم درهەم وەرەگرم بە درهەم ئەفرۆشم بەڵام کاتێ وەریەگرم دینار وەرەگرم کەمە بەس لە دینار و درهەمی ئەو کاتە ئاڵتون و زیو بوو ئەم دوو دراوە هەبوو بۆیە ئەم هاوڵە بەڕێزە ئەم پرسیارەی لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوداش فەرمووی لا بەئسە هیچی تیا نییە خراپ نییە مادەم بە نرخی ڕۆژ بێت هیچی تیا نییە مادەم مامەڵەکەتان نرخی ڕۆژ ڕەچاو بکات کەواتە ئێمە لە دەستکردنی دراوەکەیە ئەوەیە کە ئەبێ وەریگرین بیدەین زائیدەن نرخی ڕۆژ بەڵام ئەمڕۆ لە بازاڕەکەی ئێمەیە بەداخەوە بەشی زۆری ئەو بەڕێزانەی کە مامەڵەی دراویەکەن ئەمڕۆ ئەفرۆشێت بۆ 3 ڕۆژی تر ئەمڕۆ کڕیوێتی 3 ڕۆژی تر پارەکەی ئەدات یان کەمتر لە 3 ڕۆژی تر نەک هەر ئەوە بەڵکو بەشێکی زۆریان نەکڕیارن نەفرۆشیارن لە ڕاستیە بەو مانایەی کە وەربگرن یا بیدەن ئینەما تەنیا ئۆپشنێکە یاری لەسەر نرخی تمەنەکەن یاری لەسەر نرخی دراوەکانی دیکەکەن بە تایبەتی تمەنی ئێرانی یعنی بە شێوەیەکی هەوایی مامەڵەی لەسەرکات 5 ملیار 10 ملیار 100 ملیار تمەنی ئەوێت بۆ 5 ڕۆژی تر نەپارەی داوە نەتمەنیشی وەرگرتووە 5 ڕۆژەکەی تر سەیری حسابەکە کات بەراورد بە 5 ڕۆژی پێش ئێستا کە کڕین و فرۆشتنیان کرد جیاوازی نرخەکە چییە؟ نرخەکە ئەگەر لەسەرەوەیە کەسی کڕیار قانزاجەکە ئەگەر نرخەکە لە خوارەوەیە کەسی فرۆشیار زەرەرەکە کەواتە ئەمە بێجگە لە قومارێک حاشا لە ڕووی ئەو بەڕێزانە هیچ شتێکی دیکە نییە بەدەر لەوەی کە وەزیفەی پارە ئەوە نییە کە لە ڕاستیە ئێمە لە ژێر زەمینەکانە لە قاسەکانە لە بازاڕەکانە زیندانی بکەین شەڕەکە شێری پێ بکەین چۆن هەندێک کەس شەڕەکە و شەڕەکەڵە شێر شەڕی گیان لەبەرەکانی دیکەکەن بەشێک لە سەرمایەدارەکانی ئێمە شەڕی پارە بە پارەکەن کە لە ڕاستیە ئەبێ ئێمە شەڕی وەبەرهێنان بە پارە بکەین وەبەرهێنانێکی ڕاستەقینە لە دنیای پیشسازیە لە دنیای بازرگانی هەناردە و هاوردەکردنە لە دنیای بوژانەوەی کەرتی کشت و کاڵیە کە ڕاستە ئەوانیش ڕەنگە ئەم قسەیە بکەن بڵێن مامۆستا ئەی بۆ مەگەر جەنابەت نازانی کە ئەم دەسەڵاتەی ئەمڕۆی ئێمە یارمەتی دەرمان نییە و هەندێک وەبەرهێن و سەرمایەداری گەورەمان هەیە لە وڵاتەیە ویستویانە پرۆژەی باش بکەن بەڵام کاتێ هەنگاویان ناوە 101 کۆسپ و تەگەرە 101 چەکمە لە پێیان لێ پەیا بووە ئەو لە 105 ئەو لە 110 ئەو لە 120 ویستووە تا سەیرەکە ئەگەر هەمووشی قانزاج بێ ئەبێ دابەشیکە بەسەر بەرامبەرەکانیە بۆیە دەستبەرداری بوون زۆریان ئەمە کێشەیەکی گەورەیە لە وڵاتی ئێمەیە نەهەر ئەو کێشەیە لە بازاری دراوە لە بازاری خانوبەرە کڕین و فرۆشی ئەرزە و خانوش لە ڕاستیە کە ئەویژێکێکی دیکەیە لە هۆکاری ناخۆش گوزەرانی کۆمەڵگای ئێمە کە لە دنیاە خەمی خانوبەرە و سیستەمی کڕین و فرۆشتنی زەوی و خانوو بەم شێوەی ئێمە نییە کە پارەی دەوڵەمەندەکانمان پارەی سەرمایەدارەکانمان پارەی بەرپرسە حیزبیەکانمان زۆر جار بە ئاراستەبردننی غەڵەتی پارەی دەسەڵات و دەوڵەتیش بۆ بەکاربردننی لە بازنەی بەرژەوەندی تاکە کەسە
هاتوون ژێرپەی خۆمان بە خۆمان ئەفرۆشنەوە کە ئەمە کارەساتێکی گەورەیە لە ڕاستیە ئەبێ سەرمایە لە دنیای سیاسەتی خەڵقی نقودا بەکار بهێنرێ ئێمە چۆن بتوانین بە پارەکانمان پارە پیا بکەین کاتێک دەتوانین بە پارەکانمان پارە پیا بکەین کە ئێمە زەمینەی ئاڵوگۆڕ تەبادل دروستکەین لە ناو بازاڕە بازار گەرم بکەین بەوەی کە خواست زیادکەین لەسەر کاڵاکان کە خواستمان زیاد کرد مانای وایە دەرفەتێک دروستەکەین بۆ ئەوەی دەستی کار زۆرتر بتوانێت بجوڵێ و کار بکات ئەگەر دەستی کارمان زۆر کرد مانای وایە ئاست کارمان کردووە لەسەر بوژانەوەی ئابووری تاکە کەس لەسەر پاڵپێوەنانی ڕێژەی هەژاری لە وڵاتەکەمانە جوانە دەست خۆش فرمودەیەکمانەیە دکتۆر فەرمێ التاجر الصدوق الأمين مع النبيين والصديقين والشهداء ئەمە ئەم مژدەیە بێگومان بۆ کەسانن کە بازرگانن بۆچی ئەم فەرمودەیە بە تایبەت بۆ بازرگانەکان هاتووە هەدەف چییە لەم فەرمودەیە بۆ مەبەستی چ تاجر و بازرگانێکە مەبەستی ڕازگۆ و ئەمین چییە چ بازرگانێک ئەتوانێت ئەمین بێت بێگومان بازرگانی بەهایەکی گەورەی هەیە و بازرگانەکان مرۆڤێکی خۆشەویستن لە لای خەڵک لە لای خوا لە لای کۆمەڵگا پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم بە چاوی ڕێز حورمەت جێگای ئەوانی کردوتەوە لە ژێر سێبەری عەرشی خوایە جوان لەگەڵ ئیمامی عادل لەگەڵ شاب نەشەئە فی عیبادەت الله لەگەڵ ئەوانە جێگەی کردوونەتەوە بێگومان هۆکاریش چییە هۆکارەکە ئەوەیە ئەوان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە دەستەبەرکردنی حەز و پێویستیەکانی کۆمەڵگایە ئەو کەسێک کە ئەتوانێ وەڵامی خواستە مادی و ڕوحیەکانی من و تۆ و باقی ئەندامانی کۆمەڵگە بداتەوە کەسێکی مهرەبانە کەسێکە جێگەی ڕێز لێگرتنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە چاوی قەدرەوە مامەڵەی لەگەڵ دەوڵەمەندەکان کردووە یەکێک لە مامەڵە جوانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ دەوڵەمەندەکان هانیداون بۆ کار و کاسبیکردنی زۆرتر و زیاتر و داوای لێکردوون کۆڵ نەدەن تەنانەت سەیدنە عومەر خوای لە ڕازی بێ ڕۆژێک لەگەڵ کۆمەڵێک لە هاوڵان بوو بە ڕێگایەکە ڕۆیشتن پیاوێکیان بینی کاریە کرد ئەوانی سەیریان کرد پیاوەکە شان و بازی خۆی ئەهێنێ و ئەبا و خۆی ماندووەکە و خۆی ئەڕەتێنێ بەلایەنەوە سیر بووتیان ئەگەر ئەمە لە ڕێگەی خوایە بواە ئەوەندە و ئەوەندە ئەجری دەسەکەوت وەک بڵێ بەلایەنەوە کەم بوو کە ئەم پیاوە بۆ دنیا ئیشەکە پێشاوە عومەر فەرمووی ئەم کەسە ئەگەر بۆ بەخێوکردنی خێزانەکەی مناڵەکەی دایک و باوکە پیرەکەی بەخشین و سەدەقە بیکە فەهوە فی سەبیل الله ئەوەش لە ڕێگەی خوادایە فەرمووی ئەگەر وەکو ئەوە نەکەن یعنی لەوە مهمتر فەرمووی ئەگەر ئێوەش وەکو ئەمە نەکەن بە دەستڕەنجی خۆتان بژین و مرۆڤێکی کارکەر و وەبەرهێن نەبن پیاوەکانتان احتیاجی پیاوەکانیانەبێت ژنەکانتان احتیاجی ژنەکانیانەبێ مناڵەکانتان احتیاجی مناڵەکانیان ئەبێت وتیان کێ کافرەکان فەرمووی ئیذەن من کەواتە کێ وەکو ئەمڕۆی ئێمە بەداخەوە کە دنیای ئێمە دنیای ئیسلامی بۆتە دنیایەکی پڕ لە شەرمەزاری بۆمان کە خاوەنی هیچ شتێک نین هیچ منتوجێ هیچ داهێنانێ هیچ خزمەت گوزاریەک هیچ کاڵایەک مۆرکی ئێمەی پێوە نییە ئێمەیە کە 13 سەدە سەربەرزی داهێنان شارستانیەتمان هەبوو ئێستا پێویستمان بەوانە تەنانەت ئەو گەنم و ئاردەش کە بۆمان هەناردە ئەکرێت لە دەرەوەی وڵاتەوە ئەگەر تەنها کرێی نەقڵ و حەماڵیەکە داگرتن و بارکردن و گواستنەوەکەی بدرێت بە خەڵکی خۆمان لە وڵاتەیە بۆ ئەوەی گەنم و جۆ و دانەوێڵەمان بۆ بەرهەم بهێنن ئەتوانین بەرهەمی بێنین تەنیا بە کرێی نەقڵەکە بەڵام بۆچی بووینەتە خەڵکێکی ئاوا بەکاربەر بووینەتە هێزێکی گەورەی ئیستیهلاکی کارەساتە
بۆیە مرۆڤی وەبەرهێن بازرگان بێت، جووتیار بێت، ئەهلی پیشە و دەست بێت و لە هەر بوارێکی پیشەسازیە هونەرێکی هەبێ لە ئیسلامە ڕێزی گەورەی لە ژیراوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الله يحب المؤمن المحترف. خوای گەورە باوەڕدارێکی خۆشەوێ کە پیشەیەکی هەبێت. تەنانەت سەیدنا عومەر ئەگەر کەسێکی ببینایە ئەی فەرموو سەرەتا ستام و هەیبەتی و شان و جوانیەکەی ئەچووە دڵمەوە، بەس لێم ئەپرسی چ کارێکت هەیە؟ ئەگەر بیوتایە هیچ سەقەتە من عینی لە بەرچاومە کەوت. چۆن مرۆڤێک هیچ کارێ، هیچ خەمێ، هیچ پیشێ، هیچ داهێنانێکی نەبێت؟ بۆیە ئیسلام هەمیشە بە چاوی قەدرەوە سەیری کردووە کە ئێمە مامەڵە بکەین، کە ئێمە وەبەرهێن بین، کە ئێمە ڕۆڵمان هەبێت. دەستخۆش دکتۆر، کاتی بەرنامەکەم نەما هەوڵەدەین لە ئەڵلقەی ئایندەدا تەواو تیشە بخێنە سەر ئابووری ئیسلامی و پایە و گرنگی لە کۆمەڵگەدا و ئەو ئەرکانەیەکەوێتە سەر ئابووری ئیسلامی لە بوشانەوەی ژێرخانی ئابووریە فۆکەسی زیاتری خەینە سەر بە هیوای گەیشتنەوە بە ئاڵلقەی ئایندە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەبووبەکر پێنجوێنی پسپۆر لە ئابووری ئیسلامیدا لە مەڵلقەی لەگەڵم. زۆر سپاس کاک دکتۆر. بینەرانی ئازیز و خۆشەویست، لە چوارچەوەی ئەم بابەتەدا هەفتەی ئایندە پشتیوان بەخوا دەمێنینەوە بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەو ئەرکانی کە ئابووری ئیسلامی ئەیخاتە سەرتاک و چۆن کۆمەڵگە لە ئابووری ئیسلامیدا کۆمەڵگەیەکی خۆشگوزەران پێکەوە، هەروەها ئەو داهات و سەرمایی کە لە کۆمەڵگەدا دەبێت بەگەڕ بخرێ ئابووری ئیسلامی پلانی بۆ چیە بێ شەنوکەوی بابەتەکە دەکەین. زۆر سپاس تاوکوێسا بینەرمامون، بەخوای گەورەتان ئەسپێرم. سپاس کاک دکتۆر گیان.